يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زۆر بەڕێز، وتاری جمعەی ڕابردوو باسی دەمامکمان کرد، باسی ماسکمان کرد، ئەو ڕوخساری کە دەشاردرێتەوە حەقیقەتی دەرناکەوێ. وتاری ئەمڕۆژ بەویست و پشتیوانی خوای پەروەردگار هەر تەواوکەری وتاری ڕابردوومانە. باسی ئەوە دەکەین کە مرۆڤەکان چوار جۆرن. کەسانێکمان هەن ڕاستگۆن، هەموو خەڵک دەیان ناسێ کە فڵان کەس ڕاستگۆیە. جۆری دووەم کەسانێکن حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بە یەکی جەنابتان و بیسەران و بینەرانی ئەم وتارە، کەسانێکن بە درۆزن ناسراون، هەر کە ناوت هێنا ڕاستیش بڵێ خەڵک هەر بە درۆزنی دەزانێت، ئەوەنەی درۆ کردووە. ئەمان لەگەڵ خەڵکە. کەسانی سێم، جۆری سێم لە مرۆڤەکان کەسانێکن ڕاستگۆن لەگەڵ نەفسی خۆیاندا، بڕوایان بە شتێکە دڵنیان کە ئەمە لای خۆیان ڕاستە، ئەگەر بەتاڵیش بێ شتەکە بەتاڵە، پوچە، هیچە، بەڵام ئەو بڕوای پێیەتی لە لای خۆی زۆر زۆر ڕاستە، فێڵ لە خۆی ناکە. ئەوەی کە لای من و تۆ بەتاڵە ئەو زۆر بەڕاستی دەزانێت، بۆیە ئامادەیە هەموو قوربانیەک لە پێناوی ئەو بەتاڵەشدا بدا. بۆ نمونە بتپەرستەکانی مەککە و حتا دواتر و ئەوانە، حتا سەردەمی ئێستاش کەسانێکن کە بت دەپەرستن بە ئەنواعی شێوەی بت و سەنەم. کەسەکە بتپەرست بووە کە خۆی بەکوژداوە، چۆتە مەیدانی مسڵمانان و شەڕی کردووە، دیفاعی لە بتەکەی خۆی کردووە، خوێنی خۆی ڕشتووە لە پێناوی ئەو بەردەدا، ئەو وێنەیەدا، ئەو تەمسیمسالەدا، ئەو باتڵە کە ئەو بەردە من و تۆ بە هیچی نازانین و هیچ نییە، ئەو بەخوای زانیوە، ئەوەندە لە لای خۆی ڕاست بووە ئەوە کە خوایە خۆی لەسەر بەکوژداوە. چەندین بیر و ڕاو بەتاڵی تریش هەیە. لەم سەردەمەدا کابرا فکرێکی لادینی منحەریفی هەبووە، لە زیندانە هەموو نینۆکەکانیان دەرێناوە، ئامادە نەبوو پاشگەز بێتەوە لێی، لە لای خۆی بەڕاستی دەزانێت. بۆیە ئەم کەسە هەرچەند فکرەکەی و بۆچوونەکەی و بنەڕەتەکەی بەتاڵە، بەڵام درۆ ناکات لەگەڵ خۆیدا، ڕاستگۆیە لەگەڵ بەرنامەکەی خۆیدا. جۆری چوارە کەسانێکە بە زمان شتێک دەڵێ، بەڕواڵە شتێک دەردەخا، بەڵام لە ناخەوە بڕوای پێی نییە، ئەوە درۆ لەگەڵ خۆی دەکا. الکاذب مع نفسه کە لە هەمویان خراپترە. درۆ لەگەڵ خۆشی دەکا، ئەوەی دەیڵێ خۆی بڕوای پێی نییەکەوایە. ئەمە دەمامکدارەکانن کە مەبەستی وتارەکەی ئێمەیە. جا لە قورئانی پیرۆزدا بە پێی پۆلێنی سوورەتەکانی قورئان ئێمە سێ سوورەتمان هەیە بە دیاریکراوی. سوورەتی ئەلمؤمنون، هەمووتان جەنابتان کە قورئانتان خوێندوتەوە، باسی صفاتی ئیمانداران دەکا کە سەرفرازی دنیا و قیامەتن. دوای ئەوە لە بەشی دواترا کۆتاییەکاندا سوورەتی ئەلمونافقونمان هەیە، باسی دووڕووەکان دەمامکدارەکان. لە کۆتایی قورئاندا باسی ئەلکافرونمان هەیە، کافرەکان. ئیماندارەکان ئەوە ڕوون و ئاشکرا دیارن و ئەهلی خواناسی و دینداری و سەرفرازین. کافرەکانیش جێگەی مەترسینین. لەکم دینکم وەلیە دین، ڕێزیشتان لێ دەگرین، بڕوامان بە ئازادیشتان هەیە، دینی خۆتان بۆ خۆتان و دینی خۆمان بۆ خۆمان، و ئەوە حەشر و حیسابمان دەچێتە بە دەستی خوا. بەڵام ئەوەی کە ئیمانداران گرفتاری دەستیان و مرۆڤایەتی بە دەستیانەوە دەناڵێنێ لە چینی ناوەڕاستان، نە ئیمانداری بە حەقن، نە کافرەتێکەشیان ئاشکرا کردووە. بەڕواڵەت ئیماندارن لە ناخەوە کافرن. جا خوا یەک سوورەتی لە قورئانە بە ناوی سوورەتی ئەلمونافقونەوە ناوناوە، کە منافقەکان لە کافر خراپترن. ئین المنافقین فی الدەرکی الئەسفەل من النار، لە چینەکانی هەرە خوارەوەی ئاگردان. إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله. منافقەکان دەهات لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەهاتنە مەجلیسەکەیەوە، بە زمانێکی زۆر ڕەوان دەیانگوت نشهد، جا سەیری ئەم هەموو تەئکیدەکەنەوە، شاهیدی ئەدەین، إنك لرسول الله،
ئەی محەممەد صلی الله عليه وسلم شاهدی دەدەین کە تۆ پێغەمبەری خوای شاهدی یعنی وەکو بە چاو بینی بێتمان ئەوەندە بڕوامان وایە بە ئینە کافی خطاب نان دەگوت ئینەه بەرەو ڕووی خۆی بە کافی خطاب دەستیان بۆ درێژ دەکرد تۆ بە ئینە بە کافی خطاب بەلامی تەکیدی سەر لە ڕەسوولو بە سێ تەکید دەیانگوت شاهدی دەین تۆ پێغەمبەری خوای هەرچی گومان بێنیمانە والله يعلم إنك لرسوله خوا دەفەرمێ خوا ئاگادارە کە تۆ پێغەمبەری ئەی محەممەد صلی الله عليه وسلم چونکە خوا خۆی وحی بۆ تۆ کردووە والله يشهد إن المنافقين لكاذبون بس تأكيد خوا رديان داتا ودفرمي خوا شاهد وآقادار بوي بإنا بمنافقين بدياري كلاوي لكاذبون بلامي تأكيد كأو دوروان درو دكن جاليرا دا خوا قولا وشي قرآن برزان زور وردا يكسر كمنافق كان وتيان إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله خواني فرموا والله يشهد إن المنافقين لكاذبون أو كاتا أقخو أما بلي بكردي آسان دبي بلام لزمانواني دا خطريكي قولة لسا قرآن دروز دبو أو كاتا وكو خوا بفرمي الراز دك المنافق كان إيا وكد محمد بيغمبري خوا درو دك محمد بيغمبر نيا بلام بويا الجملة لو نيوانا دا دروز بو والله يعلم إنك لرسوله خوا أو جملة اللي ودا دروز كرد نوكو التصديقي قصي منافق كان به بويا أو قرآني إما تشن بوردي للايان رب العالمين ودار يجراوه أو قرآن بيمان دليه منافق دور وكان دما مقدار ماسكيان بستوا وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة يحسبون كل صيحة عليهم هم العدو فاحذرهم قاتلهم الله أنى يؤفكون خواهي پروردگار لم آيات دا بو منافق كان الزمان پیغمبر صلى الله عليه وسلم وحتى قيامت جرم قرآن دمينيتوا وشرني هر منافق بك لبواري عقيدة دا منافق به باسی دو صفت من بودك أي إنسان أي إيمان داري بريزي أهل الجمعة والجماعات أقل لدوشد به كسي دما مقدار دوشتي زور أشكري بيه وديارة قرآن باسي تعجبك أجسامهم لروالة لجلو برقو لشكل الشيوة سر الصور دمينة كديبيني لجواني وريكو بيكي وبالا برزي وكشقي وبيه ودياري دا دوميان قسكانيان تسمع لقولهم قولكانيان قسيان زمانيان لوس وشي روان بيجي زماني شيرين خلطينر هر نازاني چون قناعتت بيدكا خواد فمن همو بواريكا اقل لو دو كسبه بروالتي شكلتينكوي امان بزماني لوسي جنات خلطينن اواني دما مقدارن سود لو دوانا وردقن كقرآن اما جي بيكردوا رخصاريكي دروين زمانێکی شیرینی ڕەوانبێژی بەڵام درۆین خۆت حەز ناکەی ژەهرت دەرخوار دەدا پێت ئەڵێ شەکراوە پێشت دەخواتەوە قەناعەتت پێ دەکا کە ئەو ژەهراوە شەکراوە ئەشی خۆیتەوە بە قسەی ئاگال لێبێ دەمامەکی بەستووە خوا دەفەرمێ هم العدو ئەوە دوژمنە دوژمنی ئاشکرا ئەگە بێ بڵێ دەتکوژم تۆ خۆتی لێ دەپارێزی لەبەری ڕادەکەی دیفاع لە خۆت دەکەی عتادی بۆ دەخەی بەڵام گرفتەکە لە وەدایە ئەم بە دۆست خۆی نیشان دەدا ئەم بە دڵسۆز خۆی نیشان دەدا ئەم بە دەوڵەمەند لە ڕواڵەتا خۆی نیشان دەدا کە سەیری سەیارەکەی و خانوەکەی و کۆمپانیاکەی و جلوبەرگەکەی دەکەی ئەڵێ کاکە ئەوە هەر شایانی ئەوەی مامەڵەی لەگەڵ بکەی چەند کەسیان لەم وڵاتی ئێمە ئاوا خەڵەتاندووە کابرا بینایەکی قوت کردوتەوە و لەوحەیەکی گەورە و کۆمپانیا و سیارەیەکی گرانبەها و هەمووشی قەرز و قۆڵ بۆ هیچی خۆی نەبووە هێندێکی هێناوە پارەی من و تۆ ئەو دەیان خەڵک فەقیرە پارەکانیان هەموو خستە دەستەوە هەر بەم شکڵشیەوە خەڵەتان دەیان خەڵک بە ناوی سیاسەت و شتەکانی ترەوە بە زمان خەڵەتان بۆیە سەیدەکەی کابرا لە دڵداریدا شکست دەخوا فەقیرە ئافرەتێکی داما و یان کوڕێک بە پێچەوانەوە بۆ جنسی بەرامبەر هەر بە شکڵ و شێوە خەڵەتاوە لەگەڵ زمانی شیرینە کەسێکی تر لە بواری بازرگانیدا کەسێکی تر لە بواری سیاسیدا هەر بەوە خەڵەتاوە جسمێکی ڕێک و پێک جوان زمانێکی شیرین خوا دەفەرمێ ئەوانە خۆشیان ترسینۆکن يحسبون كل صيحة عليهم پنا بەخوا هەمیشە دڵیان ڕادەچەنێ
هەر قسەیەک بکرێ دەتۆقن چونکە شتەکەیان درۆیە چونکە دەمامەکە چونکە ڕووی ڕاستەقینە نییە دایمە ئەوانە لە خەتەران بۆیە قورئان پێیان دەفەرمێ ئەی ئەو کەسەی کە دەتەوێت فێڵ لە خەڵک بکەی ئەی ئەو کەسەی کە ڕووی ڕوخساری ڕاستەقینەت دەمامەکە و هی خۆت نییە کە قسەکانت قسەی ناو ناخ و دڵن نییە وا مەزانە تۆ خەڵکت خەڵەتاندووە بەخوا پێش هەموو خەڵک تۆ خۆتت خەڵەتاندووە يحسبون كل صيحة عليهم دائما لدل الراوچێ دائما دەترسی دەمامکەکە ئاشکرا بێ دائما دەترسی پیلانەکانت پێیان بزاندرێ هەر باسی هەر شتێ بکرێ تۆ ڕادەچەنی نەخەویان خەوە نەخواردنیان خواردنە نە ئیسراحەتیان ئیسراحەتە هەموو هەواڵێک لەسەر ئەوان حیسابە چونکە دەترسن ڕووی ڕاستەقینیان ئاشکرا بێ بۆیە خۆتیان لێ پارێزە ئەی ئیماندار تۆ ژووریا بە فەحذەرهم بە ئاگا بە نەکەوێ داویانەوە دەمامک هەمیشە بەڕێزان ماسک لە ژێر ناوە پیرۆزەکاندا دەبەسترێ دەمامکدار حەز دەکات خۆی بکات بە کەسانی بەرز بەڵام بڕواشی پێی نییە لە ناخەوە خۆی شایانی ئەوە نییە بەڵام حەزی لێ بەو ناوە گەورانە داو بکرێت سێ کەس زۆر بەڕێزن شەهیدان ئەو کەسانەی خوێنی خۆیان بەخشیوە بۆ بەدەستهێنانی ئازادی گەل و وڵات ئەو کەسانش کە شەهید دەبن لە دواییدا بۆ پاراستنی ئازادیەکە شەهیدانێک خوێنیان ڕشت بۆ ئەوەی ئازادی بۆ ئەم گەل و میلەتە بەدەست بێنن شەهیدانێکیش خوێنی خۆیان ڕشت لە دواترا بۆی ئازادیەکە لە دەست نەچێ شەهیدان جێگەی قەدر و حرمەتی هەموو کەسێکن هەموو کەس شانازی دەکا بە وشەی شەهیدەوە دووەم زانا و عالمەکان زۆر گەورن بە عیلم خزمەتی ئەم وڵاتە دەکەن سێمیان بەخشندەکان خێرەومەندەکان هەموو خەڵک تەقدیری ناو بنەماڵیان دەکا چونکە بە ماڵەکەیان خزمەتی کۆمەڵگا دەکەن ئەم سیانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی مسلمە بە ژمارە فەرموودەی 1905 ئاماژەی پێکردوون دەفەرمێ ئاگادار بن لە ژێر ئەم سێ ناوە جوانەدا خەڵکی خۆیان مەڵاز داوە دەفەرمێ ئین أولى الناس يقضى يوم القيامة عليه رجل يكم كسك حكم ددري لقيامته حكم جهنمي بسرا ددري لقيامته دهندريت بردمي بارقاي خوا رجل كسك استشهد شهيد كراوة الدنيا دا بشهيد ناسراوة دهن خزمت خواي پروردگار فأتي به فعرفه نعمه خوا دفرمي فلان كس چیم بۆ تۆ نەکرد لەش ساغم نەکردی جەستەم بەهێز نەکردی بەغیرەت و شەجیعەتم نەخستە ناو دڵتەوە هەلو دەرفەتم بۆ نەڕەخساندی پێ بگەی جەنگ بەرپا نەبوو بۆ ئەوەی تۆ دەربکەوی دەڵێ بەڵ فعرفها بەخوا ڕاست دەفەرمووی هەمووت بۆ کردم خوا دەفەرمێ ئەی تۆ چت کرد بەم شتانەی کە من پێم بەخشی دەفەرمێ خوایە قاتلت فیکە لە پێناوی تۆدا جەنگام حتا کوژرام و شەهید بووم خوا دەفەرمێ کەذەبتە درۆ دەکەی تۆ کەسێکی ئازا نەبووی کەسێک بووی بڕوات بە خەباتی بۆ نیشتیمان نەبوو کەسێک بووی بڕوات بە پلەی بەرزی شەهیدی نەبوو بەڵام بۆیە ئەمانەت دەکرد لأن يقال جريء فقد قيل بس حەزت لێ دەکرد پێت بڵێن بەخوا پاڵەوان و ئازایە ئای چۆن لە شەڕا دەرەکەوێ بەس حەزت لە ناوی ئازایەتی و جەریئی بوو ئەینا لە ناخەوە ڕووخا بووی وا نەبووی نەست دەویست بکوژرەی بۆ دڕێکەوت و گولەیەکت بەرکەوت و کوژرای شیری و تیرێکت بەرکەوت و کوژرای ئەوەش لە دنیادا پێوتن ئاواتەکەت هاتە جێ کوتیان بەخوا فڵان کەس قارەمان بوو تا کوژرا لە گولە نەئەترسا ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار خاد فمن لسردم وشاو رايشين ببن بو جهنم هنا بخوا أما بحساب لسر خوا خوي بكوش داوا بلام لسردم وشاو ببن بو جهنم دواميان پیغمبري خوا فرموي دوام كس كمحكمة ذكر لبارقاي خوا داو حكمي بسرا ددري بخراب ورجل تعلم العلم وعلمه وقرأ القرآن فأتي به كسيك الزاناب ولا علوم شرعية كان دا كسيك قرآن خوينك ناو دار بوا دهن دريت خزمة خوا فعرفه نعمه خوا فرميش ششتم بو توكر بلانكس لشم ساخ كردي زيركم كردي هلو درفتي خويندنم بو رخصاندي دارايد باش بو هجاري وازي بيلا خويندن نهيناي ما مستاكانت زيرك باش بويربون دەنگت خۆش و کاریگەر بوو ئەم شەشتەم نەدا بە تۆ بەندەکەم
فعرفها دەڵێ بەڵێ پەروەردگارە بەرە وەڵڵا هەر شەشیانت پێ بەخشیم خوا دەفەرمێ ئەی تۆ چیت کرد دەڵێ خوایە لە پێناوی تۆدا عیلمی شەرعیم بڵاو کردەوە لە پێناوی تۆدا قەرەئت فیکە القورئان فیکە لە پێناوی ڕەزامەندی تۆدا بەو دەنگە خۆشم قورئانم بۆ خەڵک دەخوێند خوا دەفەرمێ کەذەبتە تۆش درۆ دەکەی هەی درۆزن تۆش لە دنیادا خەڵکت خەڵەتان بەو ناوانەوە بەڵام من ئاگام لە ناختە بڕوات پێی نەبوو هەر بڕوات بە قورئانەکەش نەبوو بەس دەدویست خەڵک پێت بڵێن هووە قاری ئەی چەند قورئان خوێنێکی دەنگ خۆشە ئەی چەند مەلایەکی زیرەک و زمان شیرینە بەس نێتەکەت بۆ ئەوە بوو خۆت بە خەڵک ئاوا بناسێنی ئەینا لە ناخ و دڵەوە بڕوات پێی نەبوو خوا دەفەرمێ مەلایکەتەکان بیگرن لەسەر دەم و چاو ڕایکێشن بەرەو جەهەنەم ئەوەی لە دنیادا ویستت پێت وترا فقط قیل پێت وترا قورئان خوێنی بەناوبانگ پێت وترا زانە و مەلای باش پێت وترا پاداشتی خۆت وەرگرت بەڵام هیچ لای من نییە چونکە بۆ منت نەکرد سێمیان ورجل وسع الله عليه فأعطاه من أصناف المال خوای پەروەردگار دەوڵەمەندێک دێنێ کە لە هەموو ماڵی دنیا بەشی داوە لە جۆرەکانی ماڵ پێبەخشیوە فأوتي به فعرفه نعمه خوا دەفەرمێ شەش تیشم بۆ تۆ کرد لەشم ساخ کردی زیرەکم کردی بوونی هەلومەرجی باش لە وڵاتەکەت کە سابەت بکەی پێ بگەی هەلومەرجت باش بوو وڵاتت پڕ لە ئەمن و ئەمان بوو چونکە خەڵکێکەیە تا لەو سووریاوانە ملیۆنەر بوو ئێستاکانە سوال دەکە هیچی نەماوە وڵاتی تۆم پڕ لە ئەمن و ئەمان کرد بە ئاشکرا کاسپیت دەکرد و کەس نەهات و دەتوانی برەو بە ئابووریەکەت بدەی بازارت چاک بوو لە بەڵاو مصیبەت بە دوورم کردی بازارت نەسووتا دوکانت نەسووتا تاڵان نەکرای نەکوژرای شەڕ لە وڵاتانە بوو هەر شەشەکەم بۆ تۆش نەکرد فعرفها دەڵە خوای پەروەردگار بەخوا ڕاستە هەموو ئەوانە فەزلی تۆ بوون خوا دەفەرمێ ئەی تۆ چیت بۆ من کرد ئەی چیت کرد بەو ماڵی کە لە هەموو جۆرەک ماڵێک پێم بەخشی بووی قال ما تركت من سبيل تحب أن ينفق فيها إلا أنفقت فيها لك خوایە هەر چی شتێک کە تۆ پێت خۆش بوو بێ و ڕەزامەندی تۆ بوو بێ من ماڵم لەو جۆرەدا بەخشیوە خوا دەفەرمێ کەذەبتە تۆش درۆ دەکەی تۆش درۆ دەکەی لە ناخەوە بە بەخشندەیەکانت خۆشحاڵ نەبووی بەس یەک ئاواتت هەبوو حەزت دەکرد خەڵک پێت بڵێن هووە جەواد بەخوا سەخی تەبیعەتە بەخوا دەوڵەمەندێکی بەرچاوتێرە بەخوا فڵان کەس نەبووە ئەو خەڵکە هەر بە نەخۆشی دەمرد حەزت دەکرد ناوت دیار بێ ئەینا لە ناخەوە کە پارەکانت دەدا دڵت بریندار دەبوو لە ناخەوە بەخشندە نەبووی خۆتت دەخەڵەتان بەس لەبەر ناو و ناوبانگ خوا دەفەرمێ ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار ئەمر دەکرێت بیخەنە سەر بەسەر دەم و چاوە ڕایکێشن بۆ جەهەنەم جا لە هەر سێکیانە بەڕێزان سەیری فەرموودەکەی پێغەمبەرکەن صلى الله عليه وسلم فسحب على وجهه لەسەر دەم و چاوی ڕادەکێشرێ بۆ لەسەر دەم و چاوی چکە ماسک لەکوێ دەبەسرێ لەسەر دەم و چاو دەبەسرێ ئەم دەمامکی شەهید و عالم و سەخی بۆ خۆی دروست کرد بوو لە ناخی شەوانە بوو بار دەمامکەکەی لێکەنەوە هەتا دەیگەێنە جەهەنەم لەسەر دەم و چاو ڕایکێشن ڕووی ڕاستەقینەی خۆی دەردەکەوێت بەڵام سەحابە کە ئەمان بیست لە فەرمودەی دواترا دەفەرمێ وتیان ئەی پێغەمبەری خوا دەی وەڵڵاهی ئێمە جاری وایە بۆ خوا کار دەکەین بەخوا نێتمانەوە نییە خەڵک پێمان بڵێ سەخی تەبیعەت و دەوڵەمەند و کەسایەتێکی شارە و نێتمانەوە نییە بڵام قورئان خوێنێکی دەنگخۆش و فڵان کەس و مەلایەکی باشە بەخوا کە دەچینە جەنگ تەنها مەبەستمان بەرزکردنەوەی دروشمەکانی لا إله إلا الله و شعاری ئازادی مرۆڤایەتی و ڕزگارکردنی خاک و نیشتیمانی خۆمان و دیفاعکردنە لێی هیچ نێتێکی کەمان نییە بەڵام ئەگەر خەڵک ئەوامان پێ بڵێ ئێمە ماڵوێران دەبین فەرمووی نە مادام دڵتان پاکە لەگەڵ خوای خۆتاندا و دەمامکتان نەبەخستۆ و ڕووی ڕاستەقینەی خۆتانە ئەو کەسانی کە لە دنیادا خوا خەڵک شاهیدی خێریان بۆ دەدا ئەوە خوا زمانی ئەو خەڵکی کردۆ بە شاهیدی قبوڵی کردەوەکانیان کە خەڵک باسی چاکەتان دەکات نیشانەی ئەوەیە کە لای خوا قبوڵ کراون بەڵام مەبەست دەمامکدارەکانە ئەوانەی کە لەژێر ناوە پیرۆزەکانی شەهید و عالم و بەخشندەدا خۆیان حەشار دەدەن بەڵێ هەموو شتە جوانەکان دەمامکێکیان هەیە بەڵام سەرفراز ئەو کەسەیە کە ڕووەکەی ڕاستەقینەیە نەک ماسک بۆ نمونە یەکەم خۆشەویستی ئەمڕۆ مرۆڤەکان کوڕوکچەکانمان جەستەی یەکتریان خۆش دەوێ نەک ڕوح هەر بۆیە لە یەکتر بێزار دەبن و دەتۆرێن تخوا چەند جار ئێمە ڕۆژانە هەفتانە دەبینین کوڕوکچەک بە حساب دو سێ ساڵ دڵداری یەکتر بوون ئاواتیان بۆیە خواست و وەڵڵی بەڕێزان کەمارە دەکرێن مانگێکی پێ ناچێ ئەم جەکشەکە وڵی حەز ناکەم ئەو کوڕە هەر ببینم نازانم مامۆستا بێ نوشتەم لێ نەکرابێ ئەبێ فڵان کەسی دراوسێمان سحری لێ نەکردبم ئەبێ فڵان کەس ئەوە فڵان کەسیش دەڵێن لەوەسێ سحری لێ کرابێ بۆیە ئەو کوڕەت بەرچاو کەوتووە نا ئەزیزم
چێ سیحری لە تۆ کردووە چێ جادووی لە تۆ کردووە تۆ خۆت فڵان کەس بەس جەستەیت خۆشویستووە جەستەکانیش پێگەیشتون و لێک تێربوون و دەنگەکان و گوێیەکان تێربوون بەڵام ڕوحی یەکترتان خۆش نەویستووە بۆیە لە یەکتر بێزار دەبن هەر لە ژێر ناوی پیرۆزی خۆشەویستیدا فێڵ لە خۆشەویستان دەکرێت خەڵک دەخەڵەتێنرێ دوای ئیهمال دەکرێ وازی لێ دەکەندرێ خەڵک دوول لە ڕووی ئەم گەنجە بەڕێزە کوڕە باشانەمان هەیە بە دەکچی ڕابواردووە کچی وایە بە دە کوڕی ڕابواردووە لە ژێر ناوی خۆشەویستی و دڵداری ڕاستەقینەدا ماسک هەیە ئەبێ ئاگادار بی ئەو کەسانەی جەستەی یەکتریان خۆش دەوێ دڵنیا بە ڕۆژێک لە یەکتر بێزار دەبن ئەوانەی ڕوحی یەکتریان خۆش دەوێ بەسەر تەنگەژەکانی ژیانە زاڵ دەبن و دەمێننەوە بەیەکەوە دووەم باوکایەتی وشەی باوک زۆر گەورەیە چێ هەیە کە خێزاندارە و ئاواتی نەبێ باوک بێ بەڵام بەخوا بەڕێزان هەر کوڕێک کە ژندێنێ هەر کەسێک کە مناڵیان دەبێ و بە حساب باوشی فڵان کەسە بە ژنهێنان و منداڵبوون سیفاتی پیاوبوونی تێدا نییە نەبووتە باوک هەرچی منداڵی هەبوو گوناحە پێی بڵێ باوک زۆر گەورەترە لەوە بەچکەکانیش نێرینەکان مناڵیان دەبێ و بەچکیان هەیە لەبەر ئەوە باوکایەتیش جاری وایە بەز ماسکە هەیە ساحبی چەند کوڕە بەڵام بەز ماسکی باوکایەتی بەستوە سیفەتی باوکایەتی تێدا نییە دایکایەتی سیفەتێکی زۆر گەورەیە ئافرەت خوابی کا بە دایک بەڵام هەموو کچێک کە شوو دەکا شەرنیە ئامادە بێ بۆ دایکایەتی و خاوەنی هیچ سیفەتێکی ژنبوون و دایکبوون نییە بۆیە منداڵەکانیش سەرگەردان دەبن بۆیە هەموو کە ئافرەتێک کە مناڵی دەبێت شەرنیە دایک بێ دایکی ڕاستەقینە لەگەڵ دایکی ماسکدارە زۆری فەرقا چوارەم بڕوانامە بوونی بڕوانامە مرۆڤ ناکات بە مامۆستا بوونی بڕوانامە مرۆڤ ناکات بە پارێزەر و محامی نایکا بە دکتۆر بە ئەندازیار بە مەلای مزگەوت با دکتۆرای هەبێ ئەگەر دڵسۆزی و خۆشەویستی بۆ ئیشەکەی نەبێ زۆر کەس هەیە بڕوانامەکەی زۆر بەرزە بەڵام بەس ماسکە و خۆی لە پەنا مەڵازدا و معاش پێ پەیدا دەکا نانی پێدەخوا بەڵام خۆشەویستی بۆ ئەو کارەی خۆی نییە بۆیە خەڵک دەشی سوودمەند نابێ پێنجەم حیزب و ڕێکخراو حیزب و ڕێکخراوەکان بۆ ئەوەن لە جیهاندا دانران کە تۆ هەست بکەی حەز دەکەی خزمەتێک بەخوا بە خاک بە خەڵک بە خۆت بکەی بەم چوارە بەخوا بە خۆت بە خاکت بە خەڵکت بکەی بەڵام سێکی بە تەنیا هیچت پێ ناکرێ بۆیە دەچێ ناو حیزبێکەوە ئەچێ ناو ڕێکخراوێکەوە ڕێکخراوێکی ناحکومی کۆمەڵگەی مەدەنی بەڵکو بتوانم خزمەتێک بکەم کەواتە حیزب و ڕێکخراو بۆ خۆی ئامراز و وەسیلەیە بۆ گەیشتن بە ئامانجێک بەڵام ئێستا سەی دەکەی لە ژێر ناوی حیزب و ڕێکخراودا ماسکێک هەیە ئەویش ئەوەیە حیزب و ڕێکخراوەکە بۆ خۆی ئامانجە جا حیزب و ڕێکخراو بە نسبەت خەڵکەوە وەکو چی وایە وەکو ئەسپ و عەرەبانە وایە ئەسپێک هەمیشە عەرەبانەیەکی پڕ لە شت ڕادەشێشێ کەواتە حیزبەکە ئەبێ باری خەڵک ڕاکێشێ و بیانگوازێتەوە ژیانیان خۆشکە ئێستا بەداخەوە عەرەبانەکە دەبێ ئەسپەکە ڕاکێشێ بەڵام قەت دیوتانە عەرەبانە ئەسپی پێ ڕاکێشرێ نە ئیلا لە یەک شوێنانەبێ لە شوێنێکی هەڵدێری سەراوژێرە عەرەبانەکە خلۆر دەبێتەوە ئەسپەکەش دەگە خۆی ڕاکێشێ بەڵام لە شوێنی هەڵدێرە بۆ کوێ دەچێ بۆ شیوێکی تیاچوو هەر وەختێک حیزب و ڕێکخراوەکان بوون باڕ وان لێ هات میلەت ئەوان ڕاکێشێ بەخوا سەری هەمومان دەچێتە چاڵەوە ئەو کاتە حیزب و ڕێکخراو لە زیاتی ئامانج و وەسیلە بێ ماسکی ئامانجبوون دەبەستێ لە پشتێەوە خەڵک خۆی دەوڵەمەند دەکا خەڵک خۆی پێدەگەیەنێ بۆیە ئەگەر چوویە حیزبێکەوە چوویە ڕێکخراوێکەوە بەرچاوت ڕوون بێ خەڵکی دەمامەکدار تۆش بەکار نەهێنێ شەشەم ئازادی وشەیەکە هەر بە بیستنی هەمومان خۆشحاڵین ئێستا ئەمڕۆ 8 مارسە دنیایەک ڕێکخراو باسی ئازادی ئافرەتان دەکا دەی باشە ئێمەی ئەهلی پیاوانی مزگەوت لە پێش هەموو کەسەوە دڵین دەبێ ئازادی بۆ ئافرەتان هەبێ چونکە ئەگە ئازادی بۆ ئافرەتان هەبێ ئافرەتەکان دایکمان ئازاد دەبێ خێزانمان ئازاد دەبێ کچەکانمان ئازاد دەبێ خۆمان بە ئازادی لە دایک دەبین چونکە لە باوەشی ئافرەتێکی ئازادا دەبین چەند وشەیەکی پیرۆزە ئازادی بەڵام بە هەموو ڕێکخراوانی ئافرەت بە پیاوان بە خۆشمان دەڵێن ئەو قسە بە قووەتەی دکتۆر عادل شێخانی برای نووسەری بەتوانە و تاربێژی بەتوانە دەخەمە بەرچاوتان کە لە یەک دیێڕا قسەیەکی زۆر بەهێزی هەیە دەڵێ هەرگیز لە پێناوی ئازادی لاشەتدا کەرامەتت مەفرۆشە هەرگیز لە پێناوی ئازادی لاشەتدا کەرامەتت مەفرۆشە ئافرەتانی بەڕێز 8 مارس بێ هەر بۆنەیەکی ئافرەتان بێ
نەچی لە بتخەڵەتێنن بە ناوی ئەوەی سرد ڕوودکە قاچت ڕوودکە خۆت ڕوودکەوە جەستەت ئازادکە جەستە ئازاد دەکرێت بەڵام وریان نەبی کەرامەتی لەسەردادنەی کەرامەتی شەرنەوەی خەڵک گاڵتەت پێ بکات لە ناخی خۆتا دەڕوخەی بۆیە لە پێناوی ئازادی جەستەتدا هەرگیز ئامادە مە بە کەرامەتت بفرۆشی کەرامەتی خۆتی لەسەردانەی حوتەم شۆڕش و ڕاپەڕین وشەیەکی چەند پیرۆزە هەموو گەلان شانازی بە شۆڕش و ڕاپەڕینەوە دەکەن وتاری ئەمڕۆمان زۆشتی تێدا کۆبەوە ئێستا یادی ڕاپەڕینی کوردستانە 28 ساڵ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستاندا لەم پارچەی کوردستانە تێپەڕیوە 28 ساڵە خاوەنی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستانی لە یادی ڕاپەڕینیشدا بە پێویستی دەزانم بڵێم یەکەم با سوپاسی خوای پەروەردگار بکەین لەسەر خەڵاتی ئازادی و حکمی خۆمان هەتا ڕۆژێک کەسی بێگانە لە سەیتەرەیەکە بە عەرەبی و بە تورکی و فارسی قسە لەگەڵ نەکا قەدری ئەم ئازادی ئێستا نازانی هەر ئەو کەرکووکەی ساڵانێکی پێشوو هەر ئەو کەرکووکەی ئێستا کە بە سەیتەرەکانی تێدەپەڕی بزانە چەندی فەرقە وەیە سوپاسی ئەڵڵا بکە کە سەری لەو زاڵمەی پێشوو شێواند ئەینا ئەم کوردانەی ئێمە بە دڵنیاتان دەکەم زۆربیان بە تەمانە بوون جارشکە بە کوردستانە بێنەوە تەواو بنکەی بارەگای خۆیان لە ئێران و لە توران و لە ئەوروپادا نابوو ئەوە فەزلی ئەڵڵای عەزیم بوو حەقی مەزلومانی کورد و بە ناحەق زیندە بە چاڵکراوان سەری لەو زاڵمە شێواند و دنیای لێکرد بە دوژمن و ئێمەش لەو دەرفەتەدا ئازادی بان پێبەخشرا خۆیان سوپاست دەکەین لەسەر ئەم خەڵاتی ئازادیە دووەم دەستکەوتەکانی ڕاپەڕین بێنرخ تەماشا نەکەین بەڕێزان هیچ کەس نەڵێ هەر نەبوویایە نانا بەعەکسەوە دەستکەوتەکانی ڕاپەڕینیش زۆر گەورەن بوونی هەموو زانکۆکانمان کتێبخانە نێودەوڵەتیەکانمان وەڵڵا بەڕێزان ئێمە لە پێش ڕاپەڕینەوە وەکو مەلاش چوار کتێبمان دە کتێبمان نەبینی بوو ئێستا سوپاس بۆخوا هەموو ساڵێک بە هەزاران کتێب دێتە بەردەستمان ئەگەر خۆمان هەبین بخوێنینەوە هەر لە مامۆستای مزگەوتەوە هەتا بوارەکانی تر ئازادی کوردستان و یادی 28 ساڵی ڕاپەڕین زۆر دەستکەوتی گەورەی هەن نابێ بەبێ نرخ تەماشا بکرێن هیچ هەموو بە یەک چاویلکەی ڕەش تەماشاکەین و هیچ جوانێک لەم 28 ساڵەدا نەبینین بێئینسافیە موسڵمان وا ناکە سێم ڕێز و حرمەت بۆ خەباتجێڕ و پێشمەرگەی پاک و شەهیدان دابنین کەس بە چاوی بێڕێزی سەیری خەباتجێڕانی کۆن و پێشمەرگەی پاک و شەهیدانی خوێن ڕشتوو بۆ ئازادی و ڕاپەڕین بە چاوی سوگ نابێت تەماشا بکرێت چوارەم بە هەوڵی هەموو دڵسۆزان لە مامۆستایانی مزگەوت لە مامۆستایانی زانکۆ لە ئەدیب و شاعیرەکان لە شانۆکار و هونەرمەندان لە گەنجان لە کوڕان و لە کچانمان لە ئێوەی ڕیشپی و پیاوانی ماقۆڵ بە هەمومان نەهێڵین ڕاپەڕین بکرێ بە دێوجامە ئەزان دێوجامە چییە ئەو جلەیە بۆ کەوگرتن قەدیمەکان دەزانن چییە ماسکە ئەو دەمامکەی کە مەبەستمە نەهێڵین ڕاپەڕین و دەستکەوتەکانی بکرێ بە دێوجامەیەک بۆ بەرژەوەندی شەخص و حیزبێک مامۆستا شەریف وەرزێری شاعیر لە دیوانەکەیدا لە لاپەڕەی 152دا شعرێکی هەیە بە ناونیشانی دێوجامە کە زۆر جوان دەڵێ ڕاپەڕینمان بۆ ئەوە کرد تا ئیدی کوردستان و کورد ئاسوودە بن سەریان بەرز بێ وەکو هەڵگورد کەچی حەیف ئەو هیوایە ئەم خواست و داوا ڕەوایە هێندەی نەبرد لەبەر شەڕی کورسی و پارە و پۆست و پایە لە دڵی نیشتیمان دامرد کوردایەتی شەهید و پێشمەرگە و گەل و مەردایەتی لەبەر بەزمی پاوانخوازی و کوێخایەتی کرانە بەردەباز و پرد تەنانەت شکۆ و سەروەری حکوومەت و هەرچی دام و دەستگایەتی بوونە کۆمپانیا و دێوجامەی ڕاوی بەرژەوەندی شەخسی و حیزبایەتی با بە هەمومان نەهێڵین ئەم ڕاپەڕینە خەڵکانێک بیخۆزنەوە لە دەستی میلەتی دەربێنن پێنجەم ڕاپەڕین فەزلی خوایە مڵکی هەموو میلەتی کوردە هی تاکە حیزبێک هی سەرکردەیەک هی کۆمەڵک پێشمەرگەی دیاریکراو نییە بەڕێزێکم گوێ لێبوو لە تەلەڤیزۆنەوە دەیگوت خەڵک بۆ مەمنون نابێ ئێمە کە لە شا خاتینەوە چێ خانووی غەربی هەبوو ئێستا خەڵک هەموو خانووی غەربی هەیە یا بەڕێزم خۆ بە جیرفانی تۆ خەڵک خانووی غەربی نەکردووە خەڵک چەند ساڵە کاسپی دەکا تۆ کە لە شا خاتیتەوە بە سواری گوێ درێژ و جووتێک پێڵاوی دڕاو و قاتێک جلی ڕەشەوە هاتکویەوە خەڵک ئەو کاتێ هێشتا دەوڵەمەند بوو خەڵک لە پێناوی تۆدا هەمووی دانا نابێ منەتی بەسەرا بکەی بۆیە ڕاپەڕین مڵکی هەموو میلەتی کوردە با بەرهەمی بۆ پێشمەرگەی دێرین بێ و عافێتی بێ بەڵام نەوەی دوای ڕاپەڕین کە ئێستا ئەم کوڕە گەنجانە کە لێرەدا دانیشتوون هەیانە تەمەنی 28 ساڵە ئەو ڕۆژە لەدایک بووە
ئێستا تەمەنی 28 ساڵە ژنی هێنا و مناڵیشی هەیە دەی تاوانی چ بووە کە لە پێش ڕاپەڕینا لەدایک نەبووە ئەکرێتەوە مەحرومیکەی لە هەموو دەستکەوتەکان بە ناوی ئەوەی کە بەشداری ڕاپەڕینی نەکردووە کە پێشمەرگەی دێرین نەبووە ئێخۆ خەتای ئەو نییە ئەوە تەمەنێکی بردەسەر وا منداڵەکانیشی پێگەیشتن بۆیە با بۆ ئەوانەی پێشوش بێ با بۆ ئەوانەی دوای ڕاپەڕینیش بێ شەشەم کەم و کوڕیمان زۆرە ماوەی 28 ساڵ حکومڕانی دەبوو زیاترمان بکردایە بۆ نەمان کردووە لەبەر ئەوەی ئامانج و ستراتیژمان نەبووە بۆیە دواکەوتوین وڵاتێکی وەکو یابان لە ئێمە خراپتر بوون لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە بە چەکی ئەتۆمی لێیان دراوە کە ڕووخابوون لە ڕووی پیشەسازی و ئابووریەوە لە جغرافیادا وڵاتی یابان وڵاتێکە لە 120 بەقەڵکی ژیان دێ ئەوەی تری لە 180 بورکان و بوومەلەرزە هەڵی تەکاندووە لە 120 خاکەکەی بەقەڵک دێ هەرچی نەوت و کانزابێنیانە لە 197 مادەی خاویان لە دەرەوەی یابان بۆ دێ دەیکەن بە کەلوپەلی باش و بۆ دەروی وڵاتی خوانی دەنێرنەوە لە 197 کەلوپەل لە دەرەوە دێنن ماوەدە خاوەکانی وەکو نەوت و مادەکانی تر ئەمجا دەینێرنەوە بەڵام بۆ یابان ئێستا بۆتە ڕەخەمی یەکەم لە عالەمدا لە وڵاتە پێشکەوتەکانی دنیایە لەبەر ئەوەی ستراتیژیان هەبوو بەڕێزان یابانیەکان وەکو ئێمە لێ قەوماوتر بوون ئێمە شیماییمان لێدرا بوو ئەوان ئەتۆمیان لێدرا بوو ئێمە پیشەسازی و ئابووری وڵاتمان هەمووی هەڵتەکا بوو دوای ڕاپەڕین ئەوانی جواب بوون بەڵام ئەوان لە ساڵی 50دا 5 ساڵ دوای جەنگی جیهانی یەکەم ستراتیژی کاریان ئەوە بوو ئەبێ لە ماوەی 10 ساڵە یابان بخەینە دەوڵەتێکی بکەینە دەوڵەتێکی پیشەسازی شعاریان لەسەر هەموو شوێنێک نووسی بوو جوڵە و تێکۆشان و کردار پێش قسەکردن کەس دروشممان بۆ نەخوێنێتەوە قسەمان بەسەرانەکە جوڵە و پێشکەوتن و تێکۆشان و کردار 10 ساڵ توانیان وڵاتی یابان بخەنە ڕیزی وڵاتانی پێشکەوتوی پیشەسازی ساڵی 60 هات وتیان ئەبێت لە ماوەی 10 ساڵە یابان لە پیشەسازی ئاسنە لە ئاستی وڵاتە هەرە پێشکەوتەکانی دنیا بێ چونکە بە ئاسن زۆر شت دەکرێت فعلەن جێبەجێیان کرد ساڵی 70 هات وتیان لە ماوەی 10 ساڵی ترە ئەبێت لە پیشەسازی ئۆتۆمبیلدا یابان یەکەمی وڵاتەکان بێ جێبەجێیان کرد بە کردار لە ساڵی 80کاندا وتیان ئۆتۆمبیلیش بەرەو پێش دادمان نادا ئەلکترۆنیات جێگەی دەگرێتەوە ئەبێ یابان لە ئەلکترۆنیاتە ئەمجا وڵاتەکانی یەکەم بێ ئەویشیان جێبەجێ کرد لە 80کاندا ئەمڕۆشی لەسەر بێ ڕۆژ بە ڕۆژ پێش دەکەون بۆچی چونکە هەر قسە ناکەن زانایەک جوانی وتووە دەڵێ پلانی باش جێبەجێکاری باشی دەوێت ئەم حیزبانەی ئێمە 28 ساڵە بەس پاکێت پێشکەش دەکەن پاکێتی ئەوەندە خاڵی فڵان حیزبە و نەخشە سازی بەمەر قسەن برام ستراتیژی کار ئەبێت لە ماوەی 10 ساڵە تۆ بزانی چیەکەی چەندت جێبەجێ کردووە ئەگە بەڵگە دێنیەوە دەڵێ قەیران هەبووە لە وڵاتانیشا قەیران هەبووە ڕاستە ئەمە قسەیەکە نەهێشتەمە زۆر پێشکەوین قەیران لە زمانی چینیەکاندا چین بۆ پێشکەوتووە چینیش دەڵێ قەیران ڕووی تێکردوم لە زمانی چینیەکاندا قەیران دوو بڕگەیە یەکەمیان بە مانای ترسناک دووەمیان بە مانای هەلدێ ترسناک و هەل ئەڵێ قەیران شەڕ و جەنگ و نەبوونی و نەداری و قەیرانی ئابووری ترسناکە بەڵام هەلێکی زۆر باشیشە بۆ بەخۆدا چوونەوە ئێمە ئەم قەیرانە دەبێت هەلێکمان فێرکە شەر نییە هەموو ڕۆژە بازاڕی نەوەت گەرم بێ ئەی ئەو هەموو زەویە کوشت و کاڵەتان کرد بە فشوقە و ڤێلا و تەوزیعتان کرد بەسەر خۆتاندا کردتان بە تەلبەند ئەی نزان چ زەربەیەکتان لە ئابووری ئەم وڵاتەدا هەموو خەڵکتان کرد بە پۆلیس و ئاسایش و چەکدار هەموو لادەکانتان چۆڵ کرد و لە بەرهەمی خۆماڵی کابرا لە لادێ ماستی ئێرانی تورکی دەخوا پێمان دەڵێت لە قەیراندا ڕاستە ترسناکە بەڵام هەلیشە هەلی بە خۆدا چوونەوەیە بوژانەوەی ئابووری وڵاتە کانت یەکێکە لە زاناکان قسەیەکی زۆر پڕمانای هەیە دەڵێ هەژاری ئەخلاقی ترسناکترە لە هەژاری پارە و نەبوونی بەڕێزان ئەم دێڕانە باش لەبەرکەن هەژاری ئەخلاقی ترسناکترە لە هەژاری پارە و نەبوونی پارە و نەبووبی بەقەدەر ئەوە تێدا ناچی کە هەژاری ئەخلاق و ڕەوش بی لە وڵاتی ئێمەدا وریابین ڕەن بە پارە هێشتا تەقریبەن هەبێ ڕەن بە هێشتا خەڵکانێکمان مابێ ژیانی باش بێ بەڵام وریابن هەژاری ئەخلاقی ڕوومان تێدەنکا هەژاری ئەخلاقی ئەوەیە من حەز بکەم تۆ بریندار بی بۆ ئەوەی من سودمەند بم کتێبێک هەیە تۆی لە بەرگی دووەمە محەممەد ڕەزا ئارمیون نووسیوێتی و مامۆستا جەبار تەنیا کردوێتی بە کوردی کتێبێکی پڕ بە نرخە لە بەرگی دووە بە سەراتێکم خوێندەوە دەڵێ
کچۆڵەیەک ڕۆژانە دەچۆ بەردەمی جامخانەیەکی پێڵاو فرۆشتن جووتێ پێڵاوی سووری دەبینی و ئاخێکی هەڵدەکێشا دەیگو خۆزگە ڕۆژە لە ڕۆژان ئەو جووتە پێڵاوە سوورم بۆ بکردرایە بەڵام باوکم هەموو ڕۆژێ پێم دەڵێ هەر وەختی ئەم چەند دەستە لەزگەیت فرۆشت لەزگەوەی کە بەسە برینەوە دەنێ ئەگە ئەم چەند دەستە لەزگەیت فرۆشت و قازانجەکەت هێنایەوە ماڵەوە ئەو کاتە منیش ئەو جووتە پێڵاوە سوورەت بۆ دەکڕم خوای گیان زوو بۆم بفرۆشرێ دوای ئەو مناڵە فترەتی پاک بوو شانەکانی بەرز کردەوە و ئاخێکی هەڵکێشاوتی ناخوایە گیان پەشیمانم ئاخر من کاتێ لەزگەکانم بۆ دەفرۆشرێ کە ڕۆژانە ئەو خەڵکە هەمووی دەست و قاچ و دەموچاوی بریندار بێ بۆی لەزگە بکڕۆی لێدا ناخوایە پێڵای وام هەر نایە با خەڵک دەموچاو دەستی بریندار نەبێ ئەو منداڵە فترەتی پاک بوو بەڕێزان ئەوە هەژاری ئەخلاقە هەژاری ئەخلاقەکە مەسئول وای لێ هات خوا بێ حەد دنیا شەڕ و ئاژا و قەیران بێ بۆ ئەوەی سوودمەند بێ ئەوە لە هەژاری پارە خەتەرترە ئەوە زۆر خەتەرترە کە تاکەکان وایان لێ بێ بە زەیمان بە یەکتران نایەتەوە بە ئێمە مرۆڤ بین نەک هەر زیندوو بەڕێزان ئەزان جیاوازی نێوان مرۆڤ و زیندوو چییە؟ زیندوو ئەو کەسەیە هەست بە ئازار دەکا هەر وەختی ئازارت هەبوو ناڕەحەتیت هەبوو هەستت بە ئازارەکانی خۆت کرد تۆ زیندووی چونکە مردوو هەست بە ئازار ناکا بەڵام مرۆڤ چییە؟ مرۆڤ ئەو کەسەیە هەست بە ئازاری خەڵکانی تریش دەکا نەک هەر ئازارەکانی خۆی هەست بە ئازاری خەڵکانی تریش دەکا ئەو کاتە تۆ مرۆڤی بۆیە با مرۆڤ بین نەک هەر زیندوو هەست بە ئازاری یەکتر بکەین لە خۆشیەکاندا بەشدار بین لە ناڕەحەتیەکاندا میلەت و حکومەت هەمووی لە یەک بەرەدا بێ لە یەک سەنگەردا بێ خەڵکێک لە ئاسمان نەبێ و خەڵکێک لە ژێر زەویدا نەژی یادی ڕاپەڕین هەمیشە پڕشکۆیە یادێکی گەورەیە و سوپاسی پەروەردگاری لەسەر دەکرێت ئەمە ژووتاری ئەمڕۆمان بوو ومێدەوارم خوای پەروەردگار بمان پارێزێت لەوەی کە ناو ناوەڕۆکمان یەک نەبێ یا ڕەبی خوا لە صیفاتی منافقین بمان پارێزی یا ڕەبی خوا لە صیفاتی دەمامکداران بمان پارێزی ئەوەی لەسەر زمانمانە خوایە قسەی ناخمان بێ خوایە شەرمەزاری قاپی تۆ نەبین لە قیامەتە یا ڕەبی خوا لەو کەسا لەمان پارێزی کە لە قیامەتە پێیان بڵێ درۆ دەکەی خوای گیان کردەوەکانمان لێ قبوڵ کەی لە ڕیا و ڕووپامایی بە دوورمان کەی بمان پارێزی لەو کەسانی کە ماسکدارن و دەمان خەڵەتێنن خۆشمان نەبینە ماسکدار و خەڵکی نەخەڵەتێنین و قەرزاری قیامەتیان نەبین یا الله یا شافی ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵتەنگە دڵخۆشی کەی ئەوەی مردووە لە گوناهی خۆش بی یا ڕەب العالمین ئەوەی مردووە لە گوناهی خۆش بی سەوری کە سوکاری بدەی ئەوەی لێ قەوماوە ڕزگاری کەی خاک و خەڵکی کوردستانمان پارێزراوکەی عاقبەتمان خێرکەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون